لە ئێسکەی ئیستیت و شاری دایکەوە جەژنی قوربانتان لە پیرۆزەکەین. جژنەکوا جژنانەکەت جژنەکوا جەژوانەکەت ئەمڕۆم تایبەتترکە ئەزیز تۆ بە پیرۆز بەکەت جژنەکوا جژنانەکەت جژنانەیە نامەکەت وەرە و دڵخۆشم کە ئەزیز بەلێ وە خەندانەکەت چەند جوانی تۆ زۆر جوانی جوانی ناوجوانەکانی شارەزاد لە دڵ بردن هەر تۆ باش لێ ئەزانی ئەو دڵەی بەستی خۆم بوو وای کەم بە قوربانت ساڵانە بۆت ئەکەم بە جەژنانەی جەژنەکانت جەژنە 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 میوان ماڵ باڵە